هەڵمەتی کوتان دژی نەخۆشی سوورێژە بەردەوامە. هەڵمەتەکە مناڵان لە باخچەوە تا تەمەنی 12 ساڵان دەگرێتەوە و ئەوانەی دەکوترێن کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە داهاتوودا بەرگری پەیدا دەکەن و تووشی نەخۆشیەکە نابن. تیمەکانمان دابش کردو بەسەر سەرجەم ناوەندەکانی خوێندن کە پۆلی 1 تا پۆلی 6 بنەڕەتێکرێتەوە و شانی باسە باخچەی ساوایانیش دەکرێتەوە. بۆیە تارگێتەکە ئێمە کە ئەو مناڵانی کە مەشمولن بەم کوتانە 14624 مناڵە ئەمڕۆ شەشەم ڕۆژی هەڵمەتەکەی خۆشبەختانە تا ئێستا ئاسێکی باشی پێکاوە و بەردەوامی تیمەکانمان لە کوتانی مناڵان بۆ دژی نەخۆشی سوورێژە. ساڵانە لە عالەمە زیاتر لە 20 میلیۆن مناڵ تووشی نەخۆشی سوورێژە بێت. تەنها شتێک کە زامنی پاراستنی مناڵەکانمان بێت لە داهاتوای ئێمە بتوانین نەوەیەکی تەندروست بخینە ناو کۆمەلگاوە بریتە لە وەرگرتنی ماکوتەی کوتانی سوورێژە. لە پارێزگای هەڵەبجە لە ڕێگەی 16 تیمەوە هەڵمەتەکە لە باخچەی ساوایان و قوتابخانەکاندا بەردەوامە. زیاتر لە 14000 قوتابی پێویستە پێکوتەکە وەربگرن. داوا لە دایکان و باوکان دەکرێت منداڵەکانیان هەان بدەن تاکو پێکوتەکە وەربگرن، چونکە هەڵمەتێکی تەندروستیە و کۆمەلگا لەو نەخۆشیە ڤایرۆسیە دەپارێزرێت. من پێم باشە هەموو دایکان و باوکان هاوکارێکی تەواوی تیمە تەندروستیەکان من و هاوکاری تەواوی قوتابخانەکان من بۆی ئەم هەڵمەتە کوتانە شتێکی زۆر چاکە هاوکارمان بۆ ئەوێ بتوانین هەموو مناڵەکان بکەین، چونکە ئەمە هەر وەکو کوتانەکانی پێشوو کە لە مناڵانە بۆ پێشووتر بۆیان کراون سوورێژە هەر هەمان کوتانە هیچ شتێکی خراپی نییە. داوایان لێ یەکەم لە باخچەی ساوایان بێت لە قوتابخانەکان بێن هاوکارێکی تەواوی من بۆ ئەوەی بتوانن ئەم هەڵمەتە بە سەرکەوتوانە کۆتایی پێبێن. هەڵمەتی کوتان دژی نەخۆشی سوورێژە ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرپەرشتی دەکات و زیاتر لە نێوەی وڵاتانی جیهان لە مەترسی بڵاوبوونەوەی سوورێژەدان. تا کۆتایی ئەم ساڵ مەزەندە دەکرێت نزیکەی 142 ملیۆن منداڵ لە بەردەم مەترسی توشبوون بە نەخۆشیەکەن. بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە نێو قوتابیانی و قوتابخانەکان لە هەموو پارێزگاکانی عێراق تێبینی کراوە کە تەنها لە قوتابخانە سەرەتاییەکاندا 7 بۆ 8 ملیۆن قوتابی دەبێت پێکوتەی دژ بە نەخۆشی سوورێژە وەربگرن. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، هەڵەبجە.